خواردنە سوورە چییە؟ سوێرە؟ زۆری سوورە. نزانیوە. خوێکە لە دەستم دەرچووە. خێرە دەست دەرچوو؟ خۆ خواردنە؟ خواردەوە؟ بەزە جارە سوێر بووە. بەسە جارە سوێر بوو، جارەك سوورە، جارەك چەورە. بە کەیفی خۆت نییە؟ کو زەوق لێبی بۆ نەعای دروستی دەکەی. ناوەڵڵا هەبچم لە دەرێ نانێکی قوزە قورتکە زۆر پیاوانتدا. وەردانی شتێکی کرد بۆ ئامادە دەکەم. هیچ ناخۆم. هیچ تو نەخورێ؟ هیچ تو ناخورێ. یعنی تەنها ئەو جارە خواردنەکەم خراپ بۆ ئاوا دەکەی. خواردنەکەی تو؟ ئەتو ئەو خواردنەت پێ نەخورێ؟ بەڵێ یەک قیت سوێرە. بە کەیفی خۆت چەوری بێ چەوری خێ بێ خێ بە کەیفی خۆت نییە؟ هەبچم نانەکەی لە دەرێ بخۆم زۆر پیاوانتدا. خۆم ڕۆیشتم. لەسەر یەک هەڵەی من بخۆی لە بەیانی و هەتا ئێوارە هەڵە دەکا. ئەگەر لاجان بمە و تۆڵێ لێ دەکەمەوە. الو سلام جان بە قوربان جان زۆر باشە کەنجین ئێوارێ سبێ ئێوارێ زۆر باشە زۆر باشە باشە برای من باشە خوا حافیز خوا لەگەڵ خوا حافیز لاجان جان چۆنی لاجان چێلە جوابم نادەیەوە سیرکە دڵی چەند ڕقا پێی غەدرێک داوای لێبوردن بکە. لاجان هەرتووڕەی هەتوەرتووڕەی دەزانم ئەوڕۆ غەڵەت بوو نەدەبایە ماڵێ بەجێ بێڵم بەس بەخوای کۆنتڕۆڵم خۆم لە دەستدا. تۆ فێری شتە بچووکەکان گەورە بکەی. لاجان زۆر لەسە قسەی مەڕۆ بە بیری شماتەوە سبەی ئێوارە لە ماڵی سەلامی برام داوەتی. ئێستا کاتێتی منیش سەر و دڵی بگرم. چێرە جوابم نادەیەوە؟ ئەمن نایم. لەبەر چ نایەی؟ نایم تۆ. غەزبەن لەسەرتە دەبی بێ. نایم. لەبیرتە لە ماڵە خوشکم داوەت بووین تۆش نەهاتی؟ لاجان بە خۆت دەزانی ئەمن کەیفم بە مێردی خوشکت نایە. دادەنیشی قسەی گەورە و بەس بەکی خۆشی دەکا. کەواتە منیش نایم. دی و تەواو. نایم وتم. لاجان احترامی خۆت بگرە. ئەو پەروەردەی داکە بابتە؟ لە پەروەردەی دایک و باوکە خۆ زۆر جوانە. پێت دەڵێم بێدەک بە بالێت. دەی لێم دا هەر ئەو ماموو لێم دەی. یەک سانیە و یەک دەقە لە لات نامێنم. ئەلۆ کچم باوکە وەرە بە دوامدا من یەک سانیە دیکە لە لای ئەو پیاوە ناژیم. کچم ئەو قسەیە چییە؟ شتی واکوو دەبی؟ باوکە من وا دێمەوە. کچم شتی واکوو دەبی؟ نابی مار و مێردی خۆت بەجی بێلێ. نابێ باوکە من ناتوانم لێرە بژیم هەناسەم بۆ نایە لێرە چیتر لێرە ناژیم دەڵێم وا دێمەوە. سەبر بگرە کچم سەبر بگرە ئێستا بە خۆم دێم. باش چاوەڕێتم باوکە گیان.